هاتوینە گوندی خۆشاوی ناحیەی بنگرد دەمانەوێت لە نزیکەوە چیرۆکی پێکەوە ژیانی لەقلەق و دانیشتوانی گوند لە زمانی گوندنشینانەوە ببیستین. گوندنشینان لە سینەیەکی پاک و بێگەردەوە سەرگوزشتەکەیان بۆ جێڕاینەوە. ئەوان دەڵێن لەقلەقەکانمان خۆش دەبێت چونکە بێزیان و گوندەکەیشیان لە مار پاک کردوتەوە. ڕیسپیەکان ناهێڵن یەک بەردوو ئازاریان چکن تەیرێکی بێزەڕە. هەتا ئێستا یعنی ئیسفادەی هەبووە نەک زەڕی هەبووە. زۆر باشن لە دێکەمان دەڵێن بۆ ماری باشە بۆ هەموو شتێکی باشە. باردانەبوون لەو چوارەی ئێستا بیستی لێکەوتۆتەوە. هێلانەی جوانیان کردووە هەر توێک بە دووقات دوو هێلانەی لێکراوە. ئێستاەوە هێلکەوشتیان کردووە کەوتون. ئێستا ئەوە هەتا بەسکەوشتی هەڵدێنن لێرە دەمێننەوەنێ هەتا کاتێکی بەرەو هاوین بینی هاوینێ و پاییزێ ئەوجا کۆز دەکەن و دەڕۆنەوانێ نانەوە هەتا مانجی یەک نانەوانێ هیچ زەرد و زیانیان نییە قازانجیان هەیە زەردیان نییە بە هیچ شێوەیەکی جارێک ماروشتی هەر لە گوندەکەمان هەر نەماوە لەوەتیوان هاتوون شوێ دارێک بزانێ زەڕی نییە بڵین هێلان وشتی لەسەدا گونجی هێلانی سە کردووە بڵین یاواکەش بۆیان باشە ئەگەر زەلام دێن لەولارە بۆ سەیرانە منداڵیان لەگەڵن منداڵی بیارویان شتیکە کە بەروچە پێدانڵین پیاچیان پێ دەمەدەن. ئەم لەقلەقە ماوەیەک بەر لە ئێستا هاوژینەکەی لەدەستداوە بەڵام بێئومێد نەبووە لە ژیان و هاوژینێکی نوێی دۆزیوەتەوە و ئێستا ژیانی نوێیان دەست پێ کردووە و خاوەنی 5 هێلکەیشن. خاتوون هەڵسوڕ و داسوڕ بە هێلکەکان دەکات و کاکەی زاواش چاودێری وردی دەکات. ئەم لەقلەقانە لە شەستەکانەوە هەلێرە بوون هەتا لە 86 ئێرە چۆل بوو کە دوایەوە کە عالەم گەڕاوەتەوە هاتنەوە لەسەر ئەو لوتکانە ئەو شاخەی لەسەوەی هێلان ناکردن لەسەر ئەو توێ یەکەم ساڵ ئەو کردی یەکەم ساڵ 2 بەشکەی هەڵێنان ساڵی دووەم 3 هەڵێنان ساڵی سێم 4 بەشکەی هەڵێنان ئێستا ساڵی 4 بەشکە هەڵێنێ یەکیان ناڕواتەوە هەر دەمێنێتەوە زستانان هەفتەی بە 2 هەفتان جاری ژێتەوە سەر هێلانەکەی بەس یەکی یەقلێک سەر ئەو توی ئەو هەر لێرە ناڕوات جانەزانم لە بیتوێنێ دەبێت لە دوو مەحلێ دەبێنێ ناڕوات ئەو یەقلێکی دەبێنێ پایزانێکە توی دەکەین بەسەر سەریمان لێ دەڕوات دیزان زستانە شێوا دێتەوە سەر هێلانەکەی دووشان لێ دیساون دەبێتەوە ئەوە ئەگە هاتنەوە یەکەم ڕۆژ تا 2-3 ڕۆژان قلێک بوو دوای بوون بە دوو لە دووەکان هەفتێکی بەیەکەوە نەبوون کە چێشیان مرجان نازانم نەنێرەکە بوو نەمەیەکە بوو هەفتێکی بەتەنێ بوو دوای ئێستا بوونەوە بەزجووت لەکوێ هێناوە لەکوێ وەڵای نازانم کابراکە ژنی ناگەن حەول نادا ئاوەنی هاوز ئێستا دوونە هاوسەری بۆ خۆی پەیدا جا نازانم چی هەیەە نەنێرەکەی نەمەیەکە ئاسای هاوسەری بۆ خۆی پەیدا کردوتەوە ئەم بەهارەی جوچکێکی مرد ئەم ساڵەکانەژ ئیشان مرد نازانم نێرە بوویان مێ بوو بەڵام وەڵا زوو جوود بوونەوانێ ئەوە ئێستا کەوتووە ئیشەڵا ئەو ساڵیش بەرهەم بێنێتەوە. هەڵکەوتەی گوندی خۆشاو نزیکە لە دەریاچەی دووکانەوە ئێستا هەژماڵ لەو گوندە ژیان دەکەن ئەگەرچی لە ڕووی ژمارەی دانیشتوانەوە قەرە باڵغ نییە بەڵام ئاوێتەبوونی ئەوان لەگەڵ ئەو باڵندە کۆچەریە ئاوەدانی و دیمەنێکی جوانتری بەو گوندە بەخشیوە. لەم گوندەدا گوندنشینان و لەقلەقەکان بە جۆرێک هۆگری یەکتری بوون تابلۆیەکی جوانی پێکەوە ژیانیان کێشاوە بە تەمەنەکانیش داوا لە گەنجەکان و گەشتیاران دەکەن کە ئازاری لەقلەقەکان نەدەن بۆ ئەوەی جارێکی تر ئەم لەقلەقانە گوندەکەیان چۆڵ نەکەن. ئارەز ڕەسوڵ کەناڵی ئاسمانی پەیام گوندی خۆشاو ناحیەی بنگرت.